کۆبوونەوەی فراوانی فەرماندەی ئۆپراسیۆنەکان و بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکە لەگەڵ سەرۆکهۆزەکانی کورد و عەرەب و تورکمانی شارەکە. کۆبوونەوەکە دوای ئەو ئاڵۆزیانە هات کە ماوەی 3 ڕۆژە کەرکووکی گرتووەتەوە، ئامانج لێ هێورکردنەوەی دۆخی شارەکە و پاراستنی ئاشتی کۆمەڵایەتیە. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک داوا لە خۆپیشاندەران دەکات ئارامی شارەکە بپارێزن. هذا الاجتماع الحقيقة جاء لمصلحة كركوك. ئەم کۆبوونەوە لە بەرژەوەندی کەرکووک ڕێکخراوە چونکە لە ڕاستیدا قەیرانێک لە ئارادایە. هەروەها بەشێک لە گەنجانمان مافی دەستوری خۆیان پیادە دەکەن. ئێمەش سەرجەم هێزە ئەمنیەکان بە سەرباز و ئەفسەرانەوە پاسەوانی دەستورین و لەسەر ئێمەش پێویستە پاسەوانی خۆپیشاندەران بکەین. داواش لە ڕۆڵە خۆپیشاندەرەکانمان دەکەین لەسەر ڕێنمایی محەممەد شیع سوودانی سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراق شوێنی خۆیان دیاری بکەن. هێزە ئەمنیەکانیش هەڵدەستن بە پارێزگاریکردن لێیان. هاوکات سەرۆکهۆزەکان داوا لە هاوڵاتیانی کەرکووک دەکەن تەبایی و برایەتی و پێکەوە ژیان بپارێزن و دۆخی کەرکووک بە هەند وەربگرن. کۆزەکانی شاری کەرکووک لەگەڵ ئەم زیاد ئەمنیە لەگەڵ قادەوانە کە دانیشتووینە پەیامێکمانەیە بۆ شاری کەرکووک با بزانن شاری کەرکووک هەموو ئەم نەتەوانە ئێمە کە برایەکین و کەسێکین ئەلێرەوە دەرچوین بە چەند خاڵێک ئەو خاڵانەمان ئەوەیە جارێ با باش بزانن کەوا شاری کەرکووک بپارێزین بە برایەتی بە پێکەوە ژیان بێتە فرقە و بێجیازی. ئەمە خاڵێک خاڵی دووەمیش با بزانن لوزنەیەک تەشکیلەکرێ لەم سەرۆکۆزانە لە دە کەس تەشکیلەکرێ ئەو لوزنەیە هەرچی کێشەیەکە بێ لەم شاری کەرکووکە ئیتر سەردانی ئەو لوزنانەکەن ئەتوانن ئەگە هەرچیان هەبێ لە ڕێگەی ئێمەوە ئەگاتە جنابی قاید و لە لای قایدشەوە ئێمە ئەو کاتەکە تەقدیمەکەین بۆ لای ڕێیس وزرا بۆ لای قادەی عەسکەری ئەمە دوو خاڵی گرنگەکەوە ئێمە پێی هاتووینە. قسم منه العشائر الكردية وينتمون إلى عشائرهم وعشائرهم موجودة. بەشێک لە سەرۆک هۆزە کوردیەکان کە نوێنەرایەتی هۆزەکانیان دەکەن لەگەڵمانن. بەشێکی دیکەی تورکمان و هۆزە تورکمانەکان لەگەڵمانن. هەروەها شێخی هۆزە عەرەبەکان لەگەڵمانن. داوا دەکەین پارێزگاری لە ئاسایشی ئەم شارە بکەن. ئێمە هەزاران ساڵە خۆشەویست و پشت و پەنای یەکترین لە هەموو شتێکدا. آلاف السنين متحابين متخاوين متصاهرين متشاركين بكل شيء. بۆ ئەوەی ڕێگە چارەیەک دابنین وەچیتر ڕێگە نەدەین بەشێک لە سیاسیەکان بیانەوێ شارەکەمان لێ تێک بدەن ئاشتی و ئارامی لە شارەکەمانە تێک بچێ و ئێمە خەڵکی کەرکووک هەموو براین تەباین بەیەکەوە کێشەمان نییە ئەگەر بەشێک لە سیاسیەکان لێمان بگەڕن. سەرۆکۆزەکانی کەرکووک با کورد و عەرەب و تورکمان ڕۆڵیان هەیە لە پاراستنی تەبایی و پێکەوە ژیانی نێوان نەتەوەکانی شارەکە. لەم کۆبوونەوەیشدا پەیامیان بە دانیشتوانی کەرکووکدا کە هۆشیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و پاراستنی ئارامی و تەبایی شارەکە لە ئەستۆی هەموو لایەکە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.